ڕاست خۆشەویستان زەوی دۆکومنتاریەکەم بینی لە ناشنال جۆگرافی ئەیوت 20 سانتیمەتری زەوی ئەتی بزانم 20 سانتیمەتر چەندێکە وەڵی نازانم تۆزە من لە قیاساتە زۆر خراپ تۆ بڵێ ئەوەنە 20 سانتیمەتری زەوی هەموو مرۆڤایەتی لەسەر واژی 20 سانتیمەتری زەوی زۆرترین بەرهەمی کشوکاڵی پێشکەش بە مرۆڤایەتیەکە زۆرترین ئەو بەرهەمە کشوکاڵنی کە ئێمەیان خۆین ئیتر بڵە 20 بۆ نیو مەتر ئەگەر چی درەختمان هەیە ڕێگەکەی چەندین مەتر چۆتە نێو خواکەوە بەڵام ئەو 20 زۆرترین بەرهەمەکانە بۆ من تۆ تەماشاکە گەرمەجۆیە هەموو بەرهەمانی کە سەرەکین ڕەنگە لەو 20 بۆ نیو مەترەیە خۆراکمان بدەنێ لەبەرەوە زەوی گرنگە پاراستنی زەوی گرنگە لە جیهاندا لەم ڕۆژەدا زۆر جار خەڵکانێکی زۆر هەندێک وڵاتان کارەبا ئاکوژێننەوە بۆی کە وەکو چۆنەڵی کاتژمێرێک بن بە زەوی بۆی زەوی پشوو بدات یان گۆڕانکاریەکانی زەوی ئێستا کۆنگری جیهانی لەسەر ساز دەکرێت ئەبینی وڵاتە زلهێزەکان ئەچنەنی ئەو کۆنگرانەوە بۆ ئەوەی زەوی لە گۆڕانکاریە ژینگەیەکان بپارێزن زۆر وڵاتی ئێڵە من ڕادی بەکارێنان و دەردانی کاربن نزیکەکەمەوە لە سفر کارگەکانی کە تایبەتن بە گۆگرد و چوزانم بە گوگرد کارەکەنیان ئەمانە کەم ئەەکەینەوە لە بەرۆ ئەمانە زیانێکی زۆر بە ژینگە ئەگەین کاتەم ڕۆوەکو هۆشیارکردنەوەیەکە بۆ هاوڵاتیان سەبارەت بۆ کارە ناتەندروستانی بەرامبەر بە ژینگە و بە زەوی ئەنجامیە ئەگەر هەندێک وڵات پێی بکرایە ئەو دەسەڵاتی هەبووە زەوی تۆز ئاوا بلێنێتەوە لەم ڕۆیان کرد بۆی خەڵک تۆزێک بە ئاگا بێتەوە لە بەرەوەی زەوی پێویستی بە پارێزگاریکردن لەبەرەوە ئەمڕۆ باسی پێکات و دۆخی زەویەکەین بەگشتی ئەو دیارترین گۆڕانکارانی کە بەسەر زەویادی ڕۆژەکە لە چیەوە هاتووە هۆکارەکانی گەرمبوونی گۆی زەوی چین تا ساڵ لە دوای ساڵ ئێمە باسی بەگشتی باز لەواکەڵێن گۆی زەوی گۆڕانکاری بەسەر هاتووە لە چاو ساڵانی ڕێت لە ڕێگەی گرکانەکانەوە بتەقێتەوە دیارترین هەنگاوەکانیش بۆ پاراستنی زەوی چییە هەموومانە لەگەڵ پرۆفیسۆری یادیدەدەر دکتۆر ئارام نامیق کە بەڕێزیان سپۆری جۆفیزیایە وەڵامەدەینەوە کەسە لە ستۆدیۆ لە لامان میوانە دکتۆریان فەرموو زۆر بەخێر هاتی دکتۆریان زۆر بەخێر بیت دووبارە زۆر سپاس کاگاری زۆر سپاس شتێکمان باس کرد لەسەر زەوی ئەمڕۆ ڕۆژی جیهانی زەویە و وابزانم لەگەڵ کاتژمێری زەویە جیاوازیەکی هەیە وانە کاتژمێری زەوی ئەوانن کە ژینگە دۆستانن ڕۆژێکیانداناوە بۆی کە مرۆڤ کارەبا بگوژێنێتەوە بەخوا خۆزگە لەم ڕۆژە بواە چونکە هەر لە ڕۆژی زەوی وایە لە پێناو زەوی وایە ڕۆژی جیهانی زەوی لە چیەوە هاتوو بەڵێ باینتان باش زۆر خۆشحاڵ بووم بۆم دەرفەتە بەڕاستی پێشەکەمەوێت پیرۆزبایی ڕۆژنامەگەری لە گەلی کورد و ڕۆژنامە نووسان بکەم کە تاوانەمە کۆنتریەکە لە ڕۆژی جیهانی زەوی ڕۆژی 22 نیسانی هەموو ساڵێک دانرێ بە ڕۆژی زەوی ئەمە لە چێوە هاتووە ئەمە لە ساڵی 1969 لە کەنارەکانی کالیفۆرنیا لە سانتا بەربارا باخیرێکی گەورەی نەوت شکاو ئەو نەوتی هاتە خوارەوە چۆن ناو دەریان نووسی مەهادیەوە لەوێ بۆ هۆی کاریسەیەکی بیئی ژینگەی زۆر گەورە بە هەزارەها باڵندە و دۆڵفین و جاندار ئاویەکانی کوشت لەم کاتا دوو سیناتۆری ئەمریکی بە ناوی نیلسنەوە لەوێ بوون ئەمەیان بینی زۆر کاری تێکرا کە ئەوانی یان هەوڵ بن بۆی کە ئەم کارسەرجایی کە دووبارە نەبێتەوە لای خوان ئیشیان کرد بۆی هەتاوای لێ هات کە بوو بە مزاهرەیەک و پاڵپشتیەک بۆ ئەو فکری ئەوان شوەتە لەوە هاتکە ڕژانیەوە بەڵێ اینجا بۆچی 22 مانگ هەڵبژارد بەڕاستی چونکە لە ئەمریکا 21 مانگ شووە ڕۆژێکیان هەیە دوای ئەوە دەوام نییە دوای ئەوە 23 مانگ ئەبێ بە ڕۆژی امتحاناتیان بۆی 22 هەڵبژارد بۆی زۆرترین خوێندکار و زۆرترین مامۆستا و زۆرترین کەس بەشدار بن لەو تەظاهورەیە لەو ناڕەزایی کە بڵێنکەویشتیان بیکەن بۆ شتە بۆیە ڕێک 22 هەڵبژێرا باشە ڕۆژێک بەتەنها بەستە بۆ
زەوی بەڕای تۆ بوون ئەمڕۆ کە ڕۆژی گیانی زەوی و هەموو 22 نیسانێک بەس لەم ڕۆژەیە یادی ئەم ڕۆژە بکرێتەوە یاخود نەخێر گرنگە کە ئێمە وەکو تاکەکانی سەر ئەم ژینگە و سەر ئەم زەویە بتوانین هەموو ڕۆژێ بکەین بە ڕۆژی زەوی بووی کە پارێزەری کە ڕاستەقینەی زەویەکەی خۆمان و ژینگەکەی خۆمان بین. بێگومان نەخێر یان ڕۆژێک کافی نییە بەو شتە هەر بۆ ئەوش بوو کە ساڵی 1972 لە بەرنامەیەکی تێوتەزدانرا لە نەتەوە یەکگرتووەکان کە دانرا لەژێر نیشانی شیعارێکی هەڵبژارد Only the Earth تەنها زەوی کە ئەو تاکە شوێنە کە سەلامەتە بۆ مرۆڤ تیابژی تکایە ئاگاداری ئەو ڕۆژە بن بە هەمان شێوە ساڵی 2022 دوای کۆڕۆنا کە هەموو جیهانی گرتەوە تقریباً جارێکی کە ئەم شیعارە هاتەوە بەردەست ئەم جاریان وتیان یعنی only the earth واتە تەنها زەوی ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئیتر یعنی حاڵەتێکی واو کە زەوی پێویستە چارەسەر بکرێت ئەم نەخۆشانی زەوی ئەگەر نایی بنی نەخۆشی کە هەمووی ژینگەییە پێویستە چارەسەر بکرێت چۆنەکو هەموو نەخۆشەکانی کە بەدوای چارەسەر ئاگەڕێت پێویستە ئەمەش دابرلێت لەژێر ناونیشانێکی گرنگی ئێنە بۆی کە بتوانێت چارەسەری ئەم شتە بکرێت ئەو ناونیشانەیان ئەو دروشمانەی کە هەڵێگرن هەل لە خۆڕا داینان وانە دکتۆر بێگومان سام ساڵ ئەڵێ our power our planet کە هێزی ئێمە هەسارەکەمان جا ئەمە تاکە شوێنە کە مرۆڤ تیاژی تاکە شوێنی ئامنە یعنی سەلامەتە هەر بۆش بکە ئێستا دوو کەڕەت لە UN ئەم شیعارە بەرزکرایەوە یعنی کەواتە ئێمە لە حاڵێکی خەتەرین بەرامبەر تیاچوونی زەوی ئەگە تێبینی بکەن لە چیە دکتۆر ینی لە چیە هەستەکەی زەوی بەرەو مەترسیە ڕات زۆر جار باسی گۆڕانکاریەکانی ژینگە ئاکرێ گەرمبوونی زەوی زۆر باس دەکرێ ینی دەردراوە کاربۆنیەکان ئەمانە هەمووی مەترسین بۆ سەر زەوی مرۆڤ دەستی مرۆڤایەتی چۆنە لەم بابەتە بەداخەوە مرۆڤیشەکە لە دڕندەترین گیانەوەری سەر زەوی کە هەر خۆی زەوی کاول کردووە هەر خۆیەتی چونکە ئەگەر هات و تۆزە بگەڕێنەوە بمێژوو پێش شەڕشی پیشەسازی کە لە ئەوروپا ڕوویە پێش ئەوە پلەی گەرمای زەوی زۆر کەم بوو واتە گەرمای زەوی ئاوا بەم شێوەیە نەبوو لە حدودی 10 دەرەجە بۆ 11 دەرەجەی پلەی سەدی و ئەمە تێگەڕایی باسەکەم بۆتان یعنی هەموو زەوی دوای شۆڕشی پیشەسازی واتە لە قەرنی 20 دەرەجەی پلەی گەرمی بڵین تێگەڕایەکەی بوو بە 11.3 ئێستا ئەلەم کاتاکە ئێستا تێدا نیشتوین تێگەڕای پلەی گەرمی بۆ بە 16.7 واتە تێبینی بکە لە ماوەی 100 ساڵە چەند پلەی گەرمی زیایی کردووە لەوانی لای ئێمە کەم بێت ئەڵێ پلەیەک دوو پلە کەمە بەڵام سێ گۆی زەویکە چی ڕوئایات ئەگەر هاتو پلەیەکی گەرمی بەرز بێتەوە توانەوەی بەستەڵەکەکان بەرەو جەفاف واتە بەرەو وشکبوون ئەم بابەتانی کە هەمانە ئەگە تێبینی بکەن ساڵەکانی 1995 تا 2005 بە شێوەیەکی گشتی ساڵی جەفاف و ساڵی یعنی ساڵی بوو خۆشمانەوەکو کوردستان تووشی حاڵتە بووین بەڕاستی چکە بۆچی ئەمە هەمووی گەڕێتەوە بۆ یەک سیستەم کە لە زەویە هەیە ئەگەر هەر ڕووبات لە شوێنێکە بۆ نمونە ئەو غازانی کە دەرەچن لە کۆمپانیاکانەوە لە کارگەکانەوە لە شوێنە یانەوەیەکانەوە هەمووی بەرەو شو ئەڕوات بەرەو ئاسمان ئەڕوات بەدەوەی ئەوەی کە احتباسی حراری واتە خەسمانی گەرمایی لەو شوێنانە دروست بێت مەژێکە لە یعنی هەرە فاکتەرە ترسناکانی زەوی کە زیابوونی پلەی گەرمیە هەموو ساڵێک بەرەو ئاڕن ئێمە ئێستا حاڵیەن تەنها لە کاتی کۆڕۆنا نەبێت ساڵی 2020 بە ماوەی 6 مانگێک هەموو زەوی سراحەتی کرد ئەلەو کاتا پلەی گەرمی تقریباً 0.3 بۆ 0.4 دابەزی زەوی هەناسەیەکیە زۆر توودی هەبوو بۆ زەوی هەناسەیەکیە واتە تۆی سراحەتەوە بەسە یعنی ئەوە هیلاکەم مەکەن باشە ئەو ساڵە وای لێ هات دوای ئەوە ساڵی 2022 جارێکی کە UN شیعارەکەی جای کە بڵاو کردەوە ئەم جاوتی only the earth واتە یعنی ئۆنلیشی بۆ زیاد کرد واتە تەماشاکەن چیمان لێ هات ئەگەر هات و زەوی ئاوە بڕوات وەکۆی کۆڕۆنا کە
زۆرشم کوژایەوە هەر لە کۆمپانیاکان و لە ئەو شوێنانی کە یان غاز دەرێن یان هەمویان کوژانەوە زێ سراحەتیشی کرد ئەوە بوو بە تەجروبەیەک بۆی کە بزانن چۆن پلەی گەرما یان قەسمبوونی گەرمایی کارەکات لە زەوی. باشە باسی لەوە کردت لە سەردەمی کۆرۆنایە زەوی پشوێکی یاوە باشە ئێمە چۆن بتوانین لە کار و چالاکیەکانی ڕۆژانەشمان بەردەوام بین دکتۆر بەڵام لەگەڵ ئەوەشا بتوانین ئەو پشوەی کە زەوی وەری گرتووە خزمەتێک بە زەوی بکەین هیچ ڕێگایەکێ بۆی کە ئەو ئیکۆسیستمانی کە لە چواردۆرمانە هەیە ڕێکی بخەینەوە بۆی کە سوودێکیە بێ بۆ زەوی بێگومان مرۆڤ چۆن دەستی هەبوو لە کاولکردنی زەویە بە هەمان شێوەش دەستی هەیە لە چارەسەرکردنی ئەم کێشەیە یا ئەم نەخۆشە گەوری کەیسا هەیە بەڕاستی کە هەموو زەوی گرتوتەوە واتە هەموو مرۆڤایەتی هەر شوێنە و بە پێی یعنی حەجمی خۆی ئەم زەری بەرەکەی بەڕاستی سی خۆمان کەسێک کوردستان کە وشکە ساڵی چەند ساڵە بەرەوشی گرتوین چی ڕوویە هەم لە کەش و هەوا هەم لە پلەی گەرما هەم لە گرانی هەم لە کەمبوونی کشت و کاڵ و تا دوایی ئەمانە هەمووی کاری لێکردین تەنها بەهۆی چێوەیە بەهۆی پیسبوونی ژینگەوە بوو ئەمە لە چێوە هاتووە یعنی نێکێ لە سەبە ڕئیسەکانی بریتیە لە پلەی گەرما بەرزە بێتەوە بەهۆی چیەوە بەهۆی دەردانی کاربۆنەوەی کە لە کارەکانەوەی هەیە ئەمەتوان چار بکرێت توانێت نسبەی کاربۆن کەم بکرێتەوە بەدانانی فلتەر بە گۆڕینی مەوادەکان بە گۆڕینی ئەچیزا بە بڵین لە تاقیکەکانە ئەمانە هەمووی کاری خۆی کرێت لە ئەنجامە لە هەمووی یعنی گرنگتر ڕۆشنبیریە واتە تەوعیە بۆ خەڵک هەر کەس لای خۆیەوە بەڕاستی باشە مادەی پلاستیکی ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر گۆڕانکاریەکانی زەوی کە لە ئێستا زۆر بەکارهێنین ئێمە مرۆڤ بێگومان مادەی پلاستیکێکە لە فاکتەرە گرنگەکانی پیسبوونی ژینگە یعنی مادەی پلاستیکی هەیە کە بە 100 ساڵ يعني أتويتها ناو زەویە ئێمە لەوانی ئەو باغەیە کە هەیە یا ئەو نالوانێ هەیە کە فرێین وازانی تەواوی تەڕوات نەخێر ئەم نایلۆنایە ئەم پلاستیکە زەرمەندە خۆی لە خۆیە پێویستی بەکاتە هەتا شیە بێتەوە ئێکە چیش بۆ چی شۆوە ئەچە ناو خاکەوە خاکی کوژەنا باسی کرد پێشێستا 30 سانتیمەتر بۆ مەترێک ئەوە باشترین شوێنە یا باشترین ئەستوراییە کە داهانرێ بە زیندەگی بۆ مرۆڤایەتی لە یاکشت و کاڵەکرێت تا مەترێکی توانین بڕۆینە خوارەوە ئەمە باشترین شوێنە بۆ ئەوی کە سەلێکی غیزایی یعنی بڵین سەبەتی خۆراکی لێها دروست بێت هەر شوێنە و بە پێی تایبەتمەندی خۆی يعني لێرە برنجەکرێت لایشک گەنمەکرێت لایشکە تەماتە لایشکە باشە ئەم مادە پلاستیکیانە لە ناو ئاوە کە بەداخەوە زەریا و دەریاکان و کە لای خۆمان زەریا و دەریانە بەڵام لە وڵاتانی تر لای خۆشمان دەریاچەکان کە بوونیان هەیە ئەم مادە پلاستیکیانە کە ئەخرێتە ناو دەریاچەکان و زەریا و دەریاکان لە وڵاتانی تر لەگەڵ جیاوازی چیە لەگەڵ ئەو مادە پلاستیکیانە کە ڕاستەوخۆ ئەخرێتە ناو خاکەوە لە ڕووی شیبوونەوە مەبەستمە کامیان زووتر شیە بێتەوە کامیان درەنگتر شیە بێتویان جیاوازیان نییە دقیقا جیاوازی بچووکی هەیە لەناو ئەو زیاتر شیە بێتەوە بەڵام یان زەرەرەکەی زیاترە چونکە بۆ بێتە هۆی بڵاوبوونەوەی ئەو ژەهرە بەناو زەریا ئاوەکانە بێتە هۆی کوشتنی گیاندارە ئاویەکان دۆڵفین لە کاتی خۆیان کە لای یان کەنارەکانی کالیفۆرنیا زۆر بوو هۆی ئەو نەوتەوە کە ڕژا لەوێ بۆ هۆی کوشتنی دەیەها و سەیەها دۆڵفین لەو شوێنە مەعەدا ئەو گیاندارە ئاویانی کە لەوێ لە منتیقەیە بوون هەر هەمووی تووشە دەرمەند بوون خاکیش بە هەمان شێوە کاری تێکرێ بەڵام لەو ئاوەکە زیاترە بۆ لەبەرەوەی کە يعني جانداری زیندی بەڵێ و هەرو هەساچاوی ئای خۆشمانەکەی خۆینەوە شتێکم بخوێنەوە ئەڵێم ئەگەر جاران ما بڵێن چەند میلیۆن ساڵ پێش ئێستا 6 میلیۆن نازەم بخوا زۆرتریانەوت ئەگەر گۆڕانکاریکی سروشتی لە زەویە هۆکار بێ بۆ لە ناوچوونی داینەسۆڕەکان بۆنمەوانە بەڵێ بەڵام ئێستا هەموو گۆڕانکاریەکان شتی سروشتی زۆر کەم بۆتەوە هەمووی دەستکردە بەڵێ مرۆڤ بۆی کە تۆڵی وەکو تاوانبارێکی زەوی ئەژمارەکرێت یعنی ئێستا یوئێنیش شتێکی دەستنیشان کردو ئەڵێ با پەنابەرینە بەر وزەی نییە بۆ بەکاربێنین پێت وایە وزەی نییە بۆ ئەتوانێ هاوشێوەی کۆڕۆنا تۆزێک پشوویەک بە زەوی بات ئێمە مرۆڤ لە بری ئۆتۆمبیلی گاز و دیزڵ و بنزین وزێ با بڵێن ئۆتۆمبیلی کارەبایی بەکاربێنین پلاستیک و بابەتە پلاستیکەکان نزیکەینەوە لە سفر کە ناتوانین هەر بڵین بەکاری ناهێنین یعنی دەستمان هەبێت لەوەی کە
سەرچاوە ئاوەکان تێک نەدەین پیسکەرەکان نەخێنی ناو ئاوەکانەوە ئەگەر ئەمانە بە گشتی مرۆڤ پەنایان بۆ بەرێ زەوی ئێستا چەند ساڵی ئەوێت تۆزەکە ناسی باشتر بڵات بێگومان ئەو فاکتەرانی کە بەزیان جەناب باسی کرد زۆر گرنگە بێگومان ئەگەر بە تەجربە وەریگرین ئەو ساڵی کۆڕۆنا کە بۆ هۆی داخستنی زۆربەی زۆری کاگەکان زەوی لە ماوەی ئەو 6 مانگە چی سەرحەتیشی کرد چۆن بژایەوە بەڕاستی کەواتە ئەگەر هات و لای خۆمانەوە هەر کەسە و بیان هەر شوێنە بەرنامەیەکی تێروتەتەلی هەبێت بۆ کەمکردنەوەی ئەو زیانانی کە لە کارگەکانەوە لە مادەی پلاستیکیەوە لە قواردنەوە لە فڕیانی خۆڵ و خاشاکەوە ئەگەر هاتو ئەمە بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی زانستی پاکش بکرێت واتە بشاردێتەوە بەکاربهێنرێت بێگومان زەوی شوێگەیات بەس پێویستمان بەکاتە هەر بۆ زانیاری بەڕێستان زەوی پێکاتۆ لە سێ بەشی گرنگ بەشی ناوەوە ئەو پێوتێ ناوک دوای ئەوە مانتڵ واتە ئەو شوێنی کە بینی بەش سەرەوەی زەوی و لەگەڵ ناوە ڕاستایەتی بەشی سەرەوەی زەوی کە ئێمە تیاژین پێوتێ کڕست یا تێکەڵ نیوەتیرەی زەوی 6374 کیلۆمەترە نیوەتیرەکەی بەڵێ ئەوەی ئێمە یعنی لەسەری ئەژین سەر زەوی لە حدودی 50 بۆ 6 کیلۆمەترە ئەمەیە کە ئێمە تیاژین هەموو ڕێباتی تیاژی کەواتە ئەو بەشەی کەی تا ئێستا مرۆڤ بەکاری نێناوە بۆ ئێمە لەسەر ئەمە ئاژین گەیشتووە زانست گەیشتووەتە 6000 بەڵێ بەهۆی ڕێگای چییە بەردە بێگومان مادەی تواوەیە بە شێوەیەکی نەشلە و نەڕەقە تێکەڵاو پێڵێن مێڵتی کەمانە لە ناوکەوە دەرەچن و لە مانتڵشە بە هەمان شێوە هەر هەمانە کە بەشی ناوەڕاستە بەرەو سەرەوەیەن اینجا زەوی کولی 250 بۆ 300 ملیۆن ساڵ خۆی تازە ئاکاتەوە یعنی ئەم زەوی ئێمە کە ئێستا هەیە تازە بۆتەوە ئێسامە بەرەو ئەوە ئاڕوین کە زەوی تازە بێتەوە چۆن ئەمە دروستە بێت ئایا شتێکی پیابەن بۆ نمونە لەبەری داکەنن شتێکی بڵین یعنی لەبەرکە نەخێر ئەمە بەهۆی دەورەی پلەی تەکتۆنیکەوە کە لە زەویەوە لاخی زەویەوە بەهۆی ئەو بورکانانی کە هەیە ئەو مادەیە کە پێوتێ لافا بەرزە بێتەوە بۆ سەر زەوی کاتە سەر زەوی پاڵ بە مادە کۆنەکانەوە ئەنێت بۆ جارێککە بۆ خوارەوە بۆی کەمە بەسمان ئەو شلەیەکە لە گرکانەکانەوەەوە خۆی شلەیەکی ئاگرین بەڵێ ماگمایە خۆی پێوتری ماگما کاتە سەر زەوی پێوتری لافا ئەم لافایە پاڵ بە چیەوە نیێت پاڵ بە مادە کۆنەکانی سەر زەوی پاڵی پێوەنێ بۆ هەردوو لا کە بجارێکە بێنەوە خوارێ بچنەوە ناو زەوی یعنی ئەم یەتە جێگای ئەوان کەواتە زەوی خۆی گۆڕی هەموو 250 بۆ 300 ملیۆن ساڵێک ئەلەوانە بووە ئێستا زەوینە ئەمە کەواتە ئەمەش یعنی بەشێکە لەوەی کە سروشیش ئەوێت خۆی تازەکاتەوە شوێنی کە گەڕکانیشی لێبێ ئەو لاڤایشی لێبێت ببوورەلانە دکتۆر جارێکی تر کشت و کاڵەوانی تیا سەڵزەبێتەوە کەواتە بەڵێ دوای ماوەیەک مەسار دەبێتەوە ئەمان هەمووی کانزان کەین دەرەوە کانزای ئاسنن کانزای کرۆمن مەگنیسیۆمن ئەنواع مادیتیان ناو زەویە ئەمە کەس دەرەوە هەمووی چێتەوە چۆچێت ناو زەویەوە پێویستی بە کاتە هەتا سار دەبێتەوە کە سار بۆ کاتە بێ بە مادەیەکی زۆر بەهرۆک و پێنی کیمیایی لێت بۆ ئەو زەویە تەمان لە بیدایەتە نەخێر مادەیەکی گەرمە مادەیەکی ترسناکە مادە ژاریتیایە معنە هەموو ئەڕۆهات دوای فترێکی زۆر اینجا ئەم زەویە بێتەوە بە زەویەکی نوێ کە کەسای ئەمە سەریەشی پێش ئەمە ڕوویاوە بۆی ئێستا ئەمەدراشین جارێک کرد ئەمە ڕوئایەتەوە ئەگەر هاتو زەوی هەرمایەوە ئەو کاتە زەی بەری چکار پۆشێت زۆر ڕاستە دکتۆر ئەزین لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما بەرەو پێشچوونەکانیش خێرا ڕوئەیەن ئێستا وزەی نوێ بۆ زۆر کات بەکارەهێنرێت ئایا ئەم بەکارهێنانی وزەی نوێ بۆ دانانی ئەم پانڵانی خۆر و ئەم بابەتانە ئەمانە تا چەند سوود بە زەوی و ژینگە ئاگەێنێت بەڵێ بێگومان ئەگەر تێبینیم کە لە ساڵی 2024ەوە هەتا ئێستا بە سەیەها مۆلیدە کوژایەوە بۆی پرۆژە ڕووناکیەوە کەمە بۆ هۆی ئەوەی کە من تەبانە باس سلێمانیەکەم بە شوێکی عام کە یعنی مەخۆمان لەم شاراژین ئەو مادە زیان بەخشانی کە لەناو لە ئەنجامی
يعني شبكردني أو مولدانها بو هر هموي نما لجهاتي أو إسا حاليا كوماليك رقاكي هي بو بسعين كهرباء وكجانا بسكرت بريتي لا يعني لباني الله كهيا كوزي خور بكاره هذيت بو أم كهرباء كيسا هي خوش بختاني إسا روش بيديشي قشتي هي كبرو أوا أتشيت هر ماڵەو بۆ نمونە بە پێی توانای خۆی ئەگە توانی ئەوە بەکار بێنێ جا ئەم منتیقی ئێمەش زۆر گونجاوە بۆ وزەی نوێبوونەوە خاستن ئەم پانەڵانی کە دائەنرێت ئەمانە بۆ لەبەری هەتاومان زۆرە خەز نەکرێت بەکارە هێنری هەم بۆ کارەبا هەم جایش کەش یعنی ئەچێتەوە ناو کارەبای نیشتیمانی دکتۆر هۆکارەکان زۆرە باشە زیادبوونی ڕێژەی سەوزایی و ئەکات زەوی تۆزێک پارێزراوتر بێت یعنی با پرسیارەکەم بە شێوازێکی ترکەم زۆر ئەم پرسیاراکرێ دڵنیام زۆر کەس حەزەکە وەڵامەکەی بزانێ بۆچی ئەوروپا سەوز و کوردستان مشک بەڵێ ینی سیرکە لەوێ هەستەکەی کشت و کاڵ باشە بەردەوام ڕێژەی سەوزای هەیە باران هەیە شێ هەیە بۆ ئێرە وایە ئەوێ وانی بێگومان یان کۆمەڵ فاکتەر هەیە پێش هەمویان بریتێ لە ڕۆشنبیری گشتی بەڕاستی ئەوەی من تێبینی یەکەم ئەم 20 ساڵەیە خیر خەڵک زۆر بەرەو ئەو ڕۆیشتووە کە کشت و کاڵ سەوزایی لە بەردەمی ماڵیە لەناو ئەو ستیانی کە هەیە زیاتر احتمام بە سەوزای ئەرێت ئەمە تا ڕادەیەک خۆشکەرە زەوی پێ دەبژێتەوە بەڕاستی ئەگە تێبینی بکەیت ئەم ساڵ تا ئێستا بارانبارین لەسەر 1000 میلیمەترەوەیە یعنی 1 مەتر باران باریوە لەوانەیە لای ئێمە کە باسێکین ئەڵێ مەتر باران هیچ نییە ئەگەر بە معادلەیەکی زۆر سادە بۆ باسکەم ئەگەر 2 میلیم بارێت بۆ سلێمانی کە بەڵێن کە ڕووبەرەکەی 80 کیلۆمەتر دووجایە بەس 2 میلیم بارێت واتە 160,000 مەتر سێجا باران باریوە ئەگەر تەنها 2 میلیم بارێت سێ ئەم دوو یعنی دانا یعنی ژمارەیەکی زۆر گەورەیە یعنی بۆ 2 میلیم باشە ئەوە بکەم مەترێک یعنی بە 1000 میلیم یعنی کەواتە 1000 کاتە ئەوەنە مەتر سێجا باران باری تایەتە لە سلێمانیە ئەمە خۆشکەرە هەم بۆ ئاوی سەرزەوی هەم بۆ ئاوی ژەرزەوی هەم بۆ سەوزایی بۆ لای ئێمە سەوزایی ماوەیەک یعنی گرنگی پێدرێ و دواییش جۆخێت چونکە بۆ هەم یعنی ئاومان کەم بوو دووهەمیان پرۆگرامێکی گشتگیر نەبوو بۆ ئەو بابەتە یعنی کە گەڕێتەوە بۆ ڕۆشنبیری خەڵک بەڕاستی مانەیە کە بێت بۆ لە ئەوروپا سەوزایی زۆرە و بۆ نمونە لای خۆمان لە کوردستان یان لە وڵاتانە هەر نابیستی دکتۆر بڵێ لەوێ ئەم ساڵ وشکە ساڵیەک مشتی وام نەبیست و نازانم بەس لای خۆمان ئەم بابەتانە بێگومان لەوێ شەیە بەڵام ئەس فەڕەنساوە بزانم تۆزە داد و بێدادی بوو بەدەست کەم ئاویەوە بەڵێ بێئاوی لەوێ ئەگە پلەی گەرما بچێتە سەر رووسیەوە تەزانن یعنی تەواو ترە مدینا گەرم وشکە ساڵیە بچێت سەر رووسیەوە یان لای خۆمان لە 50 زۆر ئاسایە لە ڕاهاتوون لەگەڵ 50 ئەوان بۆ شوێ ژیاون برەوەی کە بۆچی تەوعیەکەیان ڕۆژبیرەکەیان زۆر لای ئەوان زۆر گرنگی ئێن بەمە من شیوادارم بەڕاستی کە لای ئێمەشکەی سەها یعنی دڵخۆشکەرە کە زەوی لەم شوێنە خەریکە بژێتەوە سەوزای زیایی کردووە بەرۆزیاون بچێت بۆ ئەوەی کە بتوانین ئەم ژینگەی کە هەمانە تیا بشین باش دکتۆر کەواتە ئەوە نییە بڵین دڵمان بەوە خۆش بێ بڵێ لە ئوسترالیا ئاگریشی گەورە کەوتۆتەوە و دوورە لە منەوە وانە مرۆڤایەتی دەبێ هەمووی بترسێ لە مەترسیەکانی زەوی پێکەوە و هەمووشی دڵخۆش بێ بە گۆڕانکاریەکانی زەوی وایە بەڵێ بێگومان ئەمە گشتگیرە بەڵێ ئەم گشتگیرە هەر شوێنەوە بە پێی خۆی کاری تێکرێت ڕاست ئەو یعنی ئەو هەوایی کە هەمانە ئێمە ئەو هەورەی کە هەمانە ئەو زەوی کە هەمانە هی هەمومانە هی کەس نییە هی هەموو یعنی هەموو مرۆڤایەتیە لا شوێنێک کونێک ڕووبای کونی ئۆزۆن بۆ نمونە کا لە زەویە کات یعنی بە شوێک لە شێوەکان ئەمە هۆیە لا ئێمە تۆزی کەمترە بۆ لە بەرەوەی کە ئێمە تا ئێستا ئەو کۆمپانیا گەورانەمان نییە کە ڕۆژانە بە هەزارها تەن کاربوون و کاربۆن دایۆکساید دەکەن ناو هەواوە بێتە هۆی زیانگەیاندن بە تەبەقی ئۆزۆن و بێتەوە کوونبوونی کە لێ شەو تیشکی سەرو بە نەوشەیەتە ناو زەویەوە و کار لە
لە ڕووەک لە مرۆڤ لە گیاندارەکان ئەکات بەڕاستی هەر شێنەوە بەپێی خۆی هەر لە سەرەتانەوە بیگرە سەرەتانی پێست بۆ شکە ساڵی بۆ بڵاوبوونەوەی گازەکان کەمان هەمووی کارگەری خۆیە بێت. زۆر باشە دەست خۆش بێ دکتۆر سپاسەکانە خۆش بە پرۆفسۆر یاریدەدە دکتۆر ئارام نامیق پسپۆڕی جیۆفیزیا زۆر سپاس بە وتەکان. دەست خۆش بێ دکتۆر واداری نەبوو کەس لە ئاسخۆیەوە زەوی بپارێزە چکەیتر هەسارەکەمان خۆ دەدت بڵێ ئەم ساڵڵە هێزی ئێمە هێزی هەسارەکەمانە ئەمە بەسی لەو هێزاوەیە هەمومان دەستخێنە ناو دەستی یەکتر وزەی نیۆ بۆ بەکاربێنین دوور بکەینەوە لەو کاریگەرانی کە دکتۆر باسی کرد کاریگەری لەسەر ژینگەوە سارەکەمان درستەکە دووبارە سپاس بۆ ئامادەبوونەوە.